سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیانەدەستانی هونەرمەندێکی خەڵکی شاری سەقز راپۆرتێک لەسەر گیانەدەستان و برینداربوونی هاوڵاتیان بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ، هێرشی دووبارەی هێزەکانی سەر بە حکوومەتی نوێ سووریا بۆ سەر ڕۆژاوە، بەردەوامی مانگرتنی بەندکراوانی زیندانی قزڵ حەساری کەراچ و گیانەدەستانی دوو کرێکار لە عێراق و دامغان. گیانەدەستانی هونەرمەندێکی خەڵکی شاری سەقز ڕۆژی یەکشەممە 20 ڕێزبەری 1404 هەتاوی کەسایەتێکی خۆشناو و هونەرمەندێکی بواری خەتی و نیگارکێشی بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستا. ئەو هاوڵاتیە بە ناسناوی محەممەد مەلەکی سەقزی ساڵی 1366 هەتاوی لە شاری سەقز چاوی بەدنیا پشکوت و هەر لە تەمەنی مێرمنداڵیەوە بە شێوازێکی خوڵقێنەر خۆی لە بواری هۆنەریەوە پەروەردە کرد. ناوبراو لە درێژای تەمەنیدا دژ بە دەسەڵاتی گەندەڵ و هەروەها زۆڵمی حکوومەت لەسەر خەڵک ڕاوەستە و هیچ کات بێدەنگ نەبوو. ئەو هونەرمەندە لە تەمەنی 67 ساڵیدا بەهۆی تووشبوونی بە نەخۆشی شێرپەنجەم ماڵەوەی لە ژیان کرد و تەرمەکەی بە بەشداری بەرینی خەڵکی شاری سەقز و شارەکانی دیکەی کوردستان ئەسپەر دەکرا. دەستبەسەرکرانی هاوڵاتیەکی بەهایی خەڵکی شاری ورمێ ڕۆژی سێشەممە 22 ڕێزبەری 1404 هاوڵاتیەکی بەهایی و خەڵکی شاری ورمێ بە هێرشی هێزەکانی ئێدارەی دەسەڵاتی ورمێ بۆ سەر ماڵەکەی دەستبەسەر کرا. ئەو هاوڵاتیە بە ناسناوی ژینوز محەممەد نەژاد پاش دەستبەسەرکرانی لەلایەن هێزانمیەکانی ڕژیمەوە بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا و هەروەها ئەو هێزانە دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلە شەخسیەکانی داگرت. شانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی ئەو دەستبەسەرکراوە تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە. راپۆرتێک لەسەر گیانەدەستان و برینداربوونی هاوڵاتیان بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پارێزگای ورمێ. بەپێی راپۆرتەکان لە سەرەتای ئەم ساڵەوە بەلانی کەم 434 هاوڵاتی لە پارێزگای ورمێ بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگەوبانی شارەکان و گوندەکان گیانیان لەدەستاوە. بەپێی ئەو راپۆرتانە لە شاری ورمێ 116 کەس، خۆی 54 کەس و مەهاباد 38 کەس بەرزترین ڕێژەی گیانەدەستانیان لە نێوان شارەکانی دیکەدا هەیە و ڕۆژانە ئەم ئامارانەیە گیانەدەستان و برینداربوونی هاوڵاتیان بەهۆی ڕوودانی هاتوچۆ بەرزتر دەبێتەوە. هەروەها لە سەرەتای ئەم ساڵەوە بەلانی کەم 8032 کەسی دیکەش بریندار یان کەمەندان بوون کە 2294 کەسیان ژنن. هێرشی دووبارەی هێزەکانی سەر بە حکوومەتی نوێ سووریا بۆ سەر ناوچەکانی ڕۆژهەڵات و باکووری سووریا. ڕۆژی ڕابردوو هێزەکانی سەر بە حکوومەتی نوێ سووریا هێرشیان کردە سەر خاڵێکی پشکنینی هێزەکانی ئاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و بۆ هۆیەوە دوو شارۆمەندی مەدەنی گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، دوو کەس لە هێزەکانی سەر بە ڕژیمی کاتی سووریا کاتی هاتوچۆی خەڵکی مەدەنی لە خاڵی پشکنینی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە ڕۆژهەڵاتی شاری ڕەقە هێرشیان کردە سەر هێزەکانی ئاسایش و بۆ هۆیەوە دوو شارۆمەندی مەدەنی گیانیان لەدەستاوە. هاوکات هێزەکانی ڕۆژاوای کوردستان بە هاوکاری لەگەڵ هاوپەیمانانی نێودەوڵەتی ئۆپراسیۆنێکیان دژ بە چەکدارانی داعش لە ناوچەی ڕۆژهەڵاتی دەیرەزوو دەست پێ کردووە و تا ئێستا لانی کەم دوو گرۆپ دەست بەسەر و دەستیان بەسەر چەک و چۆڵەکانیاندا گرتووە. بەردەوامی مانگرتنی بەندکراوانی زیندانی قزڵ حەساری کەراچ. شەوی ڕابردوو کۆمەڵێک لە بەندکراوانی مانگرتووی زیندانی قزڵ حەساری کەراچ بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری پشتیوانی خەڵک لە هەڵمەتەکەیان بوون. زیندانیانی مانگرتوو لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکەن کە لانی کەم 1500 بەندکراو لە بەندەکانی 1، 2، 3 و 4 زیندانەمانیان گرتووە و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تاکاتی وەدی هاتنی داخوازیەکانیان
بەردەوام ئەبن لە ناڕزایەتی. شانی بەسا کۆمەڵێک لە زیندانیانی بەشداربووی و هەڵمەتا دۆخی تەندروستیان تێکچووە، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە تەنانەت لە سەرەساییترین دەرمانەکان بێبەشکراون و هەروەها کۆمەڵێکی دیکە لە زیندانیان مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان لێ وەرگیراوە. گیانەدەستانی هاوڵاتیەکی خەڵکی پارێزگای خوزستان بە شکنجەی هێزەمنیەکانی ڕژیم. ڕۆژی چوارشەممە 23 ڕەزبەر چالاکێکی مەدەنی خەڵکی شاری یەهواز بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ئێدارەی دەسەڵاتیە و شارە لاگرتوخانە گیانی لەدەستا. بەپێی راپۆرسەکان ئەو هاوڵاتیە بە ناسناوی حەسەن سەعەدی ڕۆژی سێشەممە 22 ڕەزبەر بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کراوە و ڕۆژی چوارشەممە بنەماڵەکەی لەلایەنەوە هێزانەوە بەمبەستی وەرگرتنی تەرمینڕۆڵەکەیان بانکێش کراون. شانی باسە ناوبراو پێشووتر بارەها لەلایەن هێزەکانی ڕۆژیمەوە بەهۆی چالاکیە مەدەنیەکانی بانکێش لێپرسینەوە و هەڕەشەی لێکراوە. گیانەدەستانی دوو کرێکار لە عێراق و دامغان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکار لە شارەکانی عێراق و دامغان بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕووداوی کار بوون و گیانیان لەدەستا. بەپێی راپۆرسەکان کرێکارێکی شارەزاری لە شاری عێراق بەهۆی پێکدادانی ئۆتۆمۆبیلێک بە سەختی بریندار و پاشان بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستاوە. هەروەها کرێکارێک لە شاری دامغان کە بەهۆی ئاگرگرتنی کوورەی شرکەتی فرۆسیلیسی ئەو شارە زیاتر لە 90% جەستەی لە ئاگردا سوتابوو، ڕۆژی ڕابردوو بەهۆی سەختی برینەکانی لە نەخۆشخانەی یافتابادی شاری تاران گیانی لەدەستا. دوا هەواڵ ناڕزایەتی پەرستاران لە پارێزگای خوزستان. ڕۆژی ڕابردوو پەرستارانی چەند شاری پارێزگای خوزستان هاوکات لەگەڵ سەردانی وەزیری بەهداشت لەو پارێزگایە دژ بە کەمبوونی هەغدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێوەڤێنانێ بەدەستمان گەیشتوون پەرستەرانی ئەو شارە ئاماژەبەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی هەغدەستەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی بنەماڵەیان نییە. لە بەردەوامی ناڕزایەتیەکەدا پەرستاران خوازیاری بەرزکردنەوەی هەستی هەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، پێدانی هەغدەست و مەزای دۆخراوەکانیان و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.